چوارەم لە نیشانەکانی عاقبەت خێری بریتیە لە پابەندی بە سنەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، بریتیە لە جێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەر. ئینسانی وا هەیە دەڵێ کوڕە دێ قەی ناکە ئەوە سنەتە خۆگەنەیەکم تاوانبار نابم، ئەوەی دیکەش کوڕە دەڵێ قەی ناکە دێ بەخوا تااقەتم نییە خۆ فەرز نییە. ئەهلی حەدیث پێمان دەڵێن نابێ ئینسان بڵێ ئەوە سنەتە پێی تاوانبار نابم ئەگەر ئەنجامیشی نەدەم، دەبێ بڵێ ئەوە سنەت و ڕێوشوێنی پێغەمبەرە، ئەمنیش ئومەتی ئەو پێغەمبەرم، ئەمنیش چاو لەو پێغەمبەرە دەکەم، ئەو چی کردووە ئەمن وا دەکەم. پێغەمبەر پێمان دەفەرمێ عەلەیکم بسنەتی، ئەی خەڵکینە ئامۆژگاریتان دەکەم ئاگادارتان دەکەمەوە بۆی کە لەسەر سنەت و ڕێوشوێنی من بن، پابەند بن بە سنەتی منەوە. ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات. تەماشاکەن ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خۆی پەروەردگاری لێ بێت لە کاتێکدا کە موژدەی بەهەشتی پێدراوە دەفەرمێ ئەمن هەموو سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ دەکەم، نەوەکە سنەتێک نەکەم دڵم لا بدات. تەماشاکەن بەڕێزان ئەو پیاوە کە ئەهلی بەهەشتە، کە موژدەی بەهەشتی لە دنیادا پێدراوە، کە بە ئیجماعی زانایان ئەفضەلی ئەو ئومەتە لە دوای پێغەمبەر ئیمامی ئەبوبەکر صلی الله عليه وسلم، دەی ئەو لە خۆی دەترسێ دەڵێ هەموو سنەتەکانی پێغەمبەر جێبەجێ دەکەم با دڵم لا نەدات. ئەدی برام ئێمە کە نیوەی سنەتەکانی پێغەمبەریشمان جێبەجێ نەکردووە باکیشمان نییە. پابەندی بە سنەتی پێغەمبەرەوە نیشانەی عاقبەت خێریە بۆ ئینسان. ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خۆی پەروەردگاری لێ بێت هەر کەسێک هاتبا بۆ لای، هەر کەسێکی بینی باە کە پابەندی ڕێوشوێن و سنەتی پێغەمبەرە لەبەری هەڵدەستایەوە باوەشی لێ دەدا ڕێزی دەگرت، دەی فەرموو لەبەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێزی ئەو پیاوە دەگرم، لەبەر پابەندی ئەو کەسە بە سنەتی پێغەمبەرەوە ڕێزی دەگرم. تەماشاکەن برام ئەو پیاوە گەورانە چۆن بوون، ئەو پیاوە بەڕێزانە چۆن پابەندی سنەتی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. ابن القیم پێمان دەفەرمێ ابن عطاء دەفەرمێ هەر کەسێک کە خۆی پابەند کا بە سنەتەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، خوای پەروەردگار دڵی منەوەر دەکا بە زانست و زانیاری و معریفەتەوە، بە زانینەوە بە شارەزاییەوە. دەفەرمێ هیچ مەقامێک گەورەتر نییە لە پابەندی بە ڕێوشوێن و سنەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، چونکە ئەو پێغەمبەرە خوای گەورە شاهدی بۆ داوە برام فإنك على خلق عظيم، ئەتۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر گەورەترین و چاکترین خوڕەوشتێ. دەی برام ئەی ئینسان تەماشای کێ دەکەیت؟ دەی برام لاسای کێ دەکەیەوە؟ دەی برام بە کێوە معجەبی؟ کەس لە پێغەمبەر گەورەتر هەیە صلی الله عليه وسلم؟